بەڵا عزیزان دووبارە سڵای خی گەورتان لەبێ لەم تەوەرای گفتوگۆکەین دەربارەی مافەکانی نەخۆش بزانێکین نەخۆش چ مافێکی هەیە بە پێی یاسا وەروە چ ئەرکێکیشی لەسەر شانە بەرامبەر ئەو کەسانەی کە چارەسەری بۆ دەکەن. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز خات و خەنسا محەممەد پارێزەرمان کردووە لە شاری هەڵەبجەوە لەگەڵمانە. خات و خەنسا سڵای خی گەورت لێبێ زۆر سپاس بۆ ئامادە بوونە. پێم خۆشە بە کورتی باسێکی لەوەمان بۆ بکەی ئایا بەپێی جاڕنامەی مافەکانی مرۆڤ یاخود بەپێی ئەو ڕێکەوتن نامە نێودەوڵەتیانە چۆن ماف دراوە بە نەخۆش و چۆن باس لە مافەکانی نەخۆش کراوە؟ سڵای خۆی گەورەتان لێبێم کاتتان باش زۆر سواز بۆ ئەم دەرفەتی کە بە منتان بەخشی ئامادە بم لەم بەرنامەیە. سڵاو ڕێزیشمەیە بۆ بینەرانتان. زۆر سپاس. بەڵێ هەروەکو ئاشکرایە جاڕنامەی جیهانی مافەکانی مرۆڤ لە دەی 12 ساڵی 1940 دەرچوەتیایدا لە پێشەکیەک و 30 مادە پێک هاتووە کە زۆربەی زۆریان تایبەتن بە مافەکانی مرۆڤ کە تێیدا لە بڕگەکانیا باسی چۆنیەتی ژیان و بەردەستەکردنی مافی ژیان و دەستەبەرکردنی ماف بۆ ئەوی بە شێوەیەکی گونجاو مرۆڤ پیادەی بکات لە ژیانی خۆیان. ئەوەیە کە لە بڕگەی سێمی ئەم مادەیە هاتووەڵێ هەموو تاکێکی سەرزەوی مافی ژیانی هەیە بە شێوەیەکی ئارام و بە ئاسایش و بەهێمنی بتوانێت ژیانێکی گونجاو و دەستەبەریانە بۆ خۆی دابین بکات. خات و خەنسا لە کوردستان یاسایەکمان هەیە پێوەست بە مافی نەخۆش واتە بەپێی یاساکانی هەرێمی کوردستان یاخود ئەوەی عێراق هەبێ لێرە کاری پێ بکرێ نەخۆش لە ڕوانگەی یاساییەوە ئاماژەی پێدراوە هیچ مافێکی هەیە؟ بەڵێ بێگومان لە ساڵی 1992 یاسایەک دەرچووە بە ناوی ئەرک و مافەکانی نەخۆش لە هەرێمی کوردستاندا. ئەوە بوو لە 15 ساڵی 2020 ئەم یاسایە هەموار کراوەتەوە جارێکی تر. لەم یاسایەدا پێک هاتووە لە 14 مادە و هەر مادەیەکیش لە کۆمەڵە بڕگەیەک پێک هاتووە کە لە سەرەتاوە هەر لەسەر لە مادەی یەکەمی ئەم یاسایە باس لەوەکە کۆمەڵی دەستەواژەی هێنا و پێناسەی بۆ کردو و دواتر لە بەندی دووەم و لە مادەی دووەم باس لە مافەکانی نەخۆش و ئەرک و ئامانجەکانی دانانی ئەم یاسایەکە. هەروە لە مادەی دووەمی ئەم یاسایە هاتووە کە باس لە ئەو ئامانجانەکە کە بۆچی ئەم یاسایە دانراوە. یەکێک لە خاڵەکان کە باسی لێوەکە بریتە لە پاراستنی تەندروستی گشتی لە ڕێگەی پێشکەشکردنی خزمەتگوزاریەوە بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان. خاڵێکی کە بریتە لە دەستەبەرکردنی خزمەتگوزاری گشتی بۆ ئەوەی هەموو هاوڵاتیەک بە ئاسانی و بە شێوەیەکی گونجاو بتوانێت بە خزمەتگوزاریە سەرەتایی و تەندروستیەکانی خۆی بگات. هەروەها پاراستنی شکۆمەندی ژیانی نەخۆش و گەڕانەوەی متمانە بۆ لە نێوان نەخۆش و دام و دەستگا تەندروستیەکانی هەرێمی کوردستاندا. زۆر باشە خەنسا خانم یاسایی کە لە هەرێمی کوردستانە بەرکارە تەنها لە ناو نەخۆشخانە حکوومیەکانە کاری پێکرێ یاخود بەسەر نەخۆشخانە ئەهلەکانیشەوە بەرکارە؟ بەڵێ بێگومان بوونی یاسایەکی ئاوا بەم جۆرە پێویست و گرنگە لە هەرێمی کوردستاندا جێبەجێ بکرێ. لە دەقەکانی ئەم یاسایە هاتووە کاڵێ ئەم یاسایە جێبەجێکرێ بەسەر هەر دام و دەستگایەکی تەندروستی کە خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە هاوڵاتیان بکەن کەواتە نەخۆش لە هەر دام و دەستگایەکی حکومی یاخود کەرتی تایبەت تابێ کۆمەڵێ مافی هەیە پارێزرا و کۆمەڵێ ئەرکیشی هەیە کەواتە ئەم یاسایە لە هەردوو کەرتەکە ئەبێت کاری پێ بکرێ. زۆر جار گرفت دروستە بێت لە نێوان نەخۆش و ئەو لایەنشی کە چارەسەریەکات نەوە بێ خات پێشتێکی وە هەیەوایە زیاتر؟ بەڵێ شتێکی وامان هەیە کاتێک کە نەخۆشە گەچێتە لای پزیشکێ بەهۆی هەڵەی پزیشکەکەوە ئەم نەخۆشە لەوانەیە تووشی کێشەگرفتی تەندروستی زیاتر بێ وەکو زۆر شاری بینین بەهۆی دەرزیەکەوە کۆمەڵێک نەخۆش چاویان لە دەستێن یاخود هەیە ئەندامێکی جستی بە تەواوەتی لە دەستە هەیە گیان لە دەستەدا. ئەمانە بە پێم یاسایە چۆن مامەڵەیان لەگەڵاکرێ و چ ڕێگارێک لەگەڵ ئەو نەخۆشخانە یاخود ئەو پزیشکێکی ئەم چارەسەری داوا دەگیرێتە بەر. بەڵێ
لە مادە چواری ئەم یاسایە هاتووە کە باز لەو ئیجرa'اتانە کە ئەگەر خوا نەخواستە نەخۆش تووشی گیان لە دەستدان هات یاخود تووشی نەخۆشیەک هات کە چارەسەری پەکەوتەی بکات لەسەر جێگا بمێنێتەوە یاخود بێتە هۆی مردنی لەو کاتەیە نەخۆش خۆی یاخود جێگرەوە یاساییەکەی یاخود میراتگرەکانی ئەتوانن داوای ڕوونکردنەوە لەو دام و دەستگا تەندروستیە بکەن کە نەخۆشەکانی لێبووە. دوای ئەوەی کە راپۆرتی جوابی دامەزراوە تەندروستیەکە ئەگەڕێتەوە ئەگەر هات و هەستیان بە بوونی گومانێک کرد لە راپۆرتەکەی ئەتوانن سکاڵایەک بەرزکەنەوە بۆ وەزارەتی تەندروستی لە ماوەی 7 ڕۆژدا. دوای ئەوەی کە سکاڵاکە بەرزکرایەوە لیژنێکی لێکۆڵینەوەی لەسەر پێکەهێنرێ کە ئەو لیژنە لێکۆڵینەوە لە ماوەی 30 ڕۆژدا سەرجەم ڕێکار و ڕێوشوێنی ئیداری و یاسای ئەگرێتە بەرامبەر ئەو پزیشکە یاخود ئەو کارمەندە تەندروستیە بۆی بزانرێت ئایا هەڵە تەندروستیەکە یاخود ئەو بەرپرسیارەتی دروستە بێ هۆکاری نەخۆشەکە یاخود پزیشکەکەیە. دوای ئەوەی کە لیژنە لێکۆڵینەوەکە ئیشەکانی تەواوکات وەڵامە گەڕێنێتەوە بۆ وەزارەتی تەندروستی پێویستە وەزارەتی تەندروستیش لە ماوەی 7 ڕۆژدا وەڵامی دامەزراوە تەندروستیەکە بداتەوە. دوای ئەوەی کە وەڵام ئەگەڕێتەوە کە سوکاری نەخۆش یاخود جێگرەوە یاساییەکەی یاخود میراتگرەکانی ئەتوانن داوای وێنەی ئەو لێکۆڵینەوەی بکەن بۆی بزانن ئەنجامی لێکۆڵینەوەکە بەچی گەشتۆ. دوای ئەوەی کە ئەنجامەکە هاتەوە بێگومانە بێ ئەم ئەنجامە پشتڕاست کرابێتەوە لە دوای ئەوە پشکنینی بۆ کرابێت لەلایەن دامەزراوەیەکی تەندروستی کردی گشتیەوە کەسی زیان لێکەوتووە توانێت داوای قەرەبوو بکە لە بەردەم دادگایەکی تایبەتمەند بۆ بوارەوە. خات و خەنسال بە پێ و یاسایە هیچ کارێکی پزیشکی هەیە ڕێگە لێگیراو بێواتە یان کۆمەڵک نوع چارەسەرکردن هەیە یان کۆمەڵک ڕێکار هەیە کە ڕەنگە لایانی پەیوەندیار بیەوێ بیگرێتە بەر بە پێی یاسا قەدەغەکراوێ نابێ هەبێ یاخود لەو کاتەیە چۆن مامەڵە لەگەڵ نەخۆشەکە ئەکرێ. بێگومان و کۆزانین پیشەی پزیشکی پیشەیەکی پیرۆز و گرنگە لە هەر کۆمەڵگایەکە کە هەبێت بەڵام ئەگەر هات و ئەکەوێتەوە سەر ئەو پزیشکی ئایا یاخود ئەو کارمەندەی بە شێوەیەکی جوان ئەدای کارەکەی بکە بۆ نمونە ئێستا هەر کەسێک لە بواری خۆیان کە ئیشەکات دوای ئەوەی کە لەو بوارەی کە خۆیان کە ئیشەکات بێگومان ئەگەر پزیشک بێ پێشتر سوێنی یاسایی خواردووە لە بەرامبەر ئیشەکەی بە شێوەیەکی گونجا و بە شێوەیەکی باش بەڕێوەبا. بەڵام ئەگەر هات و ئەم پزیشکە بە ڕێزە یاخود کارمەندە تەندروستیە ئیشەکانی خۆی بەباشی نەکات بۆ نمونە بەباشی بەدەم نەخۆشەوە نەچێ بێتە هۆی پەکەوتەی ئەم کەسە یاخود ئەندامێکی جستەی بە تەواوەتی لە کار بکەوێت یاخود تووشی زیانێک بکە بەردەوام لە ناو جێگا بمێنێتەوە یا بێتە هۆی مردنی بێگومان ئیجرa'ات و ڕێکاری بەپێی مادە چواری ئەم یاسایە بەرامبەر ئەگیرێتە بەر. زۆر باشە خات و خەنسا بەپێی ئەم یاسایە چۆن مامەڵ لەگەڵ ئەو کەسانەیە کرێت کە کەسانی ئاساین یاخود هەڵگیری بڕوانامی پێویست و باوەڕ پێکراونی لە بواری پزیشکیدا دەرمانێک ئەدەن بە نەخۆشێک یاخود چارەسەرێکی پزیشکی بۆ ئەم نەخۆشەکەن ئەم کەسانی کە ناپسپۆڕن چۆن مامەڵایان لەگەڵاکرێت لە ڕێگەی یاسایەوە. بەڵێ بێگومان ئەبێ ئەو کەسانی کە سەیدەلانێن یاخود پزیشکن یاخود کارمەندی تەندروستین هەڵگیری بڕوانامەیەکی پزیشکی باوەڕ پێکراو بن لە یەکێک لە زانکۆکانی هەرێمی کوردستان یاخود دەرەوە ئەو کات مەجای ئەوان نەبێ ئەتوان لە ناو بواری خۆیانە کار بکەن بۆ نمونە دەرمان بۆ نەخۆشە نووسێت پشکنینی تەندروستی بۆ کاتیان هەر ئیجرa'اتێکی تەندروستی کە پێویست بکە ئەو نەخۆشە بۆی بگیرێتە بەر. بەڵام ئەگەر هاتووە ئەم کەسە هەڵگیری هیچ بڕوانامەیەکی پزیشکی باوەڕ پێکراو نەبێ ئەو کاتە ئەم کەسە ئەچێتە چوارچێوەی ئیحتیال واتە فێڵی بەکارهێناوە فێڵی لە خەڵک کردووە خەڵکی هەڵخەڵەتاندووە بە ناوی پیشەی پزیشکیەوە کۆمەڵە ئیشی کردووە و دەرمانی نووسیوە و کاتە لەم کاتانەیە ئەچێتە چوارچێوەی احتیالەوە و بە فێڵکردن لە قەڵەمەدرێ بێگومان ئیجرa'ات و ڕێوشێنی یاسای خۆی بەرامبەر ئەگیرێتە بەر و تووشی لێپرسینەوە بێت. زۆر باشە خات و خەنسا لەم ڕۆژانەیە کۆمەڵێک کەس لەسەر ئەوەی کە مافی لە باربردنی منداڵ بدەن بە دایک و ئاسایی بکەنەوە لە ناو کۆمەڵگەیە هەندێک چالاکی پرۆژەیان هەبوو
لە ڕووی یاساوە یاخود ئەو یاسانەی کە لە هەرێمی کوردستان تا چەندێک ڕێگەبەوە ئەدەن دایکێک منداڵەکەی خۆی لەباربایان کۆرپەکەی لەباربای یاخود پزیشکێک بڕیار بدا بۆ لەباربردننی کۆرپەی خاتوونێک ئەمە لە ڕووی یاساییەوە چۆن ڕێکخراوە؟ بێگومان بابەتی لەباربردن ئەگەر هاتوو لە مادەیە بەڕوونی ئاماژەی پێکردووە ئەگەر هاتوو مەترسێکی تەندروستی بەردەوام لەسەر ژیانی ئەم دایکە دروست بکات وای لێبێت بەردەوامی دووگیانەکەی مەترسی بێ لەسەر ژیانی لەو کاتەیە بڕێک لە باربردن ئەدرێ بەڵام بە مەرجێک سەرەتا ڕەزامەندی دایکەکە خۆی وەرەگیرێت پاشان هاوسەری ئەم ئافرەتە دواتر لیژنەیەکی پسپۆڕ کە لە 5 پزیشکی بەڕێز کەمتر نەبێ پێگیێت بڕیارەدەن لەسەر لە باربردننی ئەم منداڵە بەڵام بە مەرجی ئەوە گیراوە ئەبێت مەترسێکی ڕاستەقینە مسۆگەرکە لەسەر ژیانی دایکەکە ئەو کاتە لە باربردننی پزیشکی پێوترێ ڕێگە پێدرێ بەڵام بەدەر لەم حاڵەتە هەر ئیجرئاتێکی کە بگیرێتە بەربەنمونە لە باربردنێک بێت ئەچێتە چوارچێوەی مادەکانی 470 و 416 و 470 و 490 سزادانی عراقی کەواتە بە هەموو شێوەیەک لە باربردن قەدەغەی لە باربردننی کۆرپەلە تەنها لەو حاڵەتەیانە بێت کە مەترسی ڕاستەقینە لەسەر ژیانی دایکەکە دروستکە لەبەرەوەی ئەو بابەتش کە ئەم ماوە باسەکرا لەسەر لە باربردن بە هەموو شێوەیەک پێچەوانەی بنەماکانی شەریعەتی ئیسلام و یاسادانراوانەیە کە کاری پێکرێ کەواتە بەدەر لەم حاڵەتە بە هیچ شێوەیەک یاسا ڕێگە نایە بە لەباربردننی کۆرپەلە. خات و خەنسا بابەتێکی تر هەیە ینی لەم کۆتایە مادام ئەم یاسایە بۆ نەخۆشە واتە بێ ئەو ئەرکانشی لەسەر شانێتی یاساکە دیاری کرد بێ زۆر جار بیستومانە بینیومانە یا خۆمان بە سوتفە شاهێدی کۆمەڵێک حاڵەت بووین نەخۆش لەو شوێنەی چارەسەر وەرەگرێ لەگەڵ چارەسازەکە جا پزیشک بێ یاری دەری پزیشک بێ و ئیلاخیری ئەی کاتە شەڕ دەنگەندەنگ تا حەدی دەزوەشاندن و لێدان و شکاندن و تێکدانی فەزاگشتیەکە یاساکان چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتەیەکەن چ ڕێکارێکیان داناوە بۆ نەخۆشەکان کە بێ پێوەی پابند بن و ئەو سنوورانە نەشکێنن. بێگومان نەخۆش لە بەرامبەر ئەو مافانی کە لەم یاسایە بۆی دیاری کردووە لەوەی کە خزمەتگوزاری تەندروستی بێ بەرامبەر وەربگیرێت و سەرجەم پشکنینەکانی بۆ بکرێت لەگەڵەوە دکتۆریش ڕێزی بگرێ لە بەرامبەر ئەمەیە کۆمەڵێک ئەرک لەسەر شانی نەخۆشە بەوەی بۆ نمونە یەکەم یەکێک لەو خاڵانە بریتە لە پابندبوون بە و ڕێسا و ڕێنمایانەی لەنا ئەو کەرتە تەندروستیا پەیڕەوەکرێ کەواتە بێ نەخۆشانی بە ڕێز بەردەوام ڕێز لەو ڕێنمای و یاسانە بگرن کە لە ناو دامزراوەکە کاری پێکرێ. دووهەم خاڵ بریتێ لەوەی کە نەخۆش پێویستە مامەڵەیەکی جوان و گونجاو لەگەڵ چارەسەرسازەکەی خۆیان بە بەنمونە لەگەڵ پزیشکا بێ لەگەڵ کارمەندی تەندروستی ئەو دامەزراوە تەندروستیا بێ بە باشترین شێواز مامەڵان لەگەڵ ئابکات و هیچ هاڕەشە و قسەیەکی ناخۆش و توانج بەرامبەریان بەکار نێنێت لەبەرەوەی ئیشی چارەسەرکردن دوولایەنە واتە بێ هەردوو لە هاوکار و هەماهەنگی یەکترکەن بۆ ئەوەی بتوانن ئەدایەکی باشی ئیشی هەردوو لا بکەن هەروایەکی تر لەوانە پێویستە نەخۆش لە کاتی سەردانیکردن بۆ دامەزراوە تەندروستیەکان بە هیچ شێوەیەک چەک هەڵ نەگرێ بەنمونە چەقۆی پێ نەبێت دەمانچەی پێ نەبێت ئەم شتانەی لەگەڵ خۆیان پێ نەبێت هەروایەکی تر لەوانە بریتێ لەوەی کەسی نەخۆش مافی ئەوەی نییە مۆبایلی پێبێت ڕسمی نەخۆشانی تر یاخۆت وێنە و ڤیدۆی کەسانی تر کە لەو شوێنە هەن بگرێت و بڵاوی بکاتەوە هەروەها یەکێکی تر لەو مافانە پێویستە دوای ئەوەی کەوتمان مامەڵێکی جوان لەگەڵ کارمەندانە بگیرێتە بەر لەگەڵ نەخۆشانی نەخۆشخانەکەیش دەنگە دەنگ و ژاوەژا و قسەی ناخۆش بەرامبەریان نەکا لەبەرەوەی دوجار ئەم قسانە هەمووی تەئسیر لەسەر نەخۆشان و کەسانی دەوروبەری خۆشیان دەکات. بەڵێ زۆر سوپاس بۆ زانیاریەکانی خاتی خەنسا سپاس بۆ ئامادەبوونە بتەوەرە لەگەڵمانە بوویت و زانیاری دەربارەی مەفەکانی نەخۆش و ئەرکەکانی پێدەین لە هەڵەبجەوە زۆر بەڕێز خاتوو خەنسا محەممەد پارێزەر لەگەڵمانە بوو زۆر سپاس.